سلام، اینجا اتوبان امامعلی تقاطع خیابان پیروزیه و همونطور که میبینید مسیر جنوب شمال که برخلاف همیشه حتی یه ماشین هم نمیبینید و مسیر شمال به جنوب هم که ملت شریف آتیش روشن کردن و اتوبان رو بستن. ماشین هم خاموش و ترافیک رو میتونید در این بالا ببینید. یزد 4 مهر بلوار دانشگاه.
باڕینە ئەی ژنانی گەشتوڵات شەندە شانی پیاوان هەستن هێنە ناو ڕیزی خەبەر شەندە شانی پیاوان هەستن هێنە ناو ڕیزی خەبەر ئێمەکەنی وەی کۆمەڵی وێنەی ماڵێکی مەری لە کار و شۆڕ و سوڵخاکەن ژنانی تێکۆشەری لەڵەی زەندار و گوڵخەتەر نەترسین و کۆمەلەر بەچی مەیدانە حازرین کارخانە و مەزرا و سەنگەر بەچی مەیدانە حازرین کارخانە و مەزرا و سەنگەر شەشا هەستن باپەڕینە ئەی ژنانی گەشتوڵات شەندە شانی پیاوان هەستن بێنە ناو ڕیزی خەبەر شەندە شانی پیاوان هەستن بێنە ناو ڕیزی خەبەر سڵاو ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بووین بە میێوانی ماڵەکانتان بە بەرنامەی تایبەت بە مانگرتن و ناڕەزایەتی لە سەراسەری ئێران و کوردستان. هەروە کە ئاگادارن لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا خەڵکی هەموو ئێران هاتنە سەر شەقامەکان و بە دەنگێکی بەرز داوای مافەڕەوەکانی خۆیانەکەن و هەروەها بە درۆژمایەکی جۆراجۆر داوای نەمانی کۆماری ئیسلامیەکەن. دەنگی خەڵکی ئێران بە دەرەوەی سنوورەکانی ئێران گەیشتووە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە لەگەڵ هاوڕێ سایدی ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە توێژێکمانە بێ کە هیوادارم تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ سەید سڵاو و ڕێز زۆر باخێر بیت بۆ بەرنامەی تایبەت. سڵاو بۆ ئێوە هاوڕێکانی، سڵاو بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر سپاس لەوەی کە منتان بانکێش کرد بۆم بەرنامەیە. زۆر خۆشحاڵین کە لەم بەرنامەدا بەشداریەکە هاوڕێ سەیدیان. هاوڕێ سەید خۆتان لە وەزعەکە ئاگادارن لە ڕوانگەی ئێوە ئەم ناڕەزایەتیە ئەم ئاخێزە چۆن چاوی لێکەن هەڵسنگاندنی ئێوە چۆنە بەم ئاخێزەدا؟ هاوڕەکانی هەروەک هەمومان ئاگادارین ئەم ئاخێزە جریقەکەی لە مەرگی جوانەمەرگ ژینا ئەمینیەوە دەستی پێکرد و هەروەک چاوەڕوان دەکرا ئەم قین و تووڕەیە کە کۆمەلگای ئێراندا پۆنگی خواردوێتەوە و هەر جارە و یا مەسهەر بە هەر چەند ساڵ جارێک بەرەسەری ڕووداوێک دەتەقێتەوە خەڵک بەرامبەر زوڵم و زۆرداریەک بەرامبەر ناعەداڵەتی و سەرکوتێکی کە لە کۆمەلگای ئێراندا لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بوونی هەیە دەڕژێنە سەر شەقام و ناڕەزایەتی دەردەبڕن. جار لەگەڵ جار ئەگەر ئێمە لە سەرەتایی شۆڕشی ینی دوای شۆڕشی 57 کە لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە شۆڕشەکە زەوت کرا و هات سەردەسەڵات چاوی لێ بکەین مەرحەلە بە مەرحەلە ئەم خەبات و تێکۆشان و بەرەنگاربوونەوەی لەگەڵ جەمهوری ئیسلامی ڕادیکاڵتر بۆتەوە گۆڕانی بەسەردا هاتووە. ئەگەر سەردەمانێک تەوەهومێک بوو بە ئیسلاحی کۆماری ئیسلامی بەوەی کە لەم ڕژیمە چاوەڕوان دەکرا ئیسلاحاتێک بەدی بێنێت بۆ باشترکردنی ژیانی خەڵک بۆ زیاتربوونی ئازادی بۆەوەی کە زوڵم و زۆری لەسەر ژنان بۆی کە بێمافی لەسەر کرێکاران کەم بێتەوە و لە مەرحەلەیەکی دیکەدا جریاناتی دیکەی نێوخۆیی کە هەردەڵەن لەسەر بەرەساری ئەسەری تەوەهم ئەوەی کە لەو نیزامەدا دەکرێت ئیسلاحاتێک کرێوە ریفۆرم خوازەکان بۆ ماوەیەک بوونە پەرچەمداری ئەوەی کە ئاڵوگۆڕێک لە دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بەدی بێ ئەمە بۆ ماوەیەک خەڵکی هێندێک لە دانیشتوانی کۆمەلگای ئێرانی تووشی تەوەهم کرد و ئەگەر دەشهاتنە سەر شەقام بە ئومید بە ئیسلاح خوازی یا بە ئیسلاحات شعاریانەدا دروشمیانەدا خۆیان نیشانەدات. بەڵام مەرحەلەی دواتر دیتمان لە سنووری شعارەکانی ئیسلاح خوازەکانی ڕەت بوون، لەوانش بێ هیوا بوون، ڕادیکاڵتر بووەوە. ئەو سەفەر کۆمەلگای ئێران بە شێوەیەکی بەرینتر هاتە مەیدانەوە
بۆیە دەڵم ئەگەر چاو لێ بکەین جار لەگەڵ جار ئەگەر هەر جارە و چەندین ساڵی بە دوادا هاتبێ و ئاخێزێک لێراندا ڕوویدابێ ئەگەر مەرحەلە بەندی بکەین ئەم خەبات و تێکۆشانە لە ئاستی ئێراندا ڕادیکالتر بووتەوە شعارەکانی و داخوازیەکانی بەرینتر بووتەوە و بەرەبەرە خودی ینی دەسەڵاتی کۆماری ئیسلامی کردوتە ئامات ئەم جارەیان دوای گیان لە دەستدانی ژینا ئەمینی کە ئەم قین و تووڕەیە بە ئەوجی خۆی گەیشت بووە لە کۆمەلگادا پۆنگی خواردبەوە و چاوەڕێی ئەوە بوو کە جریقەیەک لێ بدرێ و بتەقێتەوە دیتمان بە بەهانەی مەرگی ژینا کە واقعان مەرگێکی زۆر زۆر دڵتەزێن بوو زۆر زوڵمێکی گەورە بوو کە لە کچێکی لاو کرا لەگەڵ ئەوەی کاجێی خۆی بوو بەم شێوەیە کۆمەلگا بەهاژێنێ بەڵام هەمووی ئەوە نەبوو بەهانەیەک بوو ئەما بۆ ئەوەی کە کۆمەلگای ئێران یەکدەست لە بەرامبەر زوڵم و زۆرداریەکی کە لەلایەن دەسەڵاتەوە لەسەر کۆمەلگا هەیە بەم شێوەیە قین و تووڕەی خوان نیشان بدەن هەڵسەنگاندنی من ئەوەیە بە نیسبەت ئەم ئاخێزەی کە ڕوویدا ڕەنگە هیچ تەحلیلگەرێک بەم شێوەیە چاوەڕوانی نەکرد بێت کە دوای مەرگی ژینا دوای ئەم ڕووداوانەی کە لە ڕۆژەکانی یەکەم و دووەم و دوای مەرگی ژینا مەسەلەن ڕووداوێکی بەم شێوەیە ئاستی ئێران تێپەڕێنێ تەواوی دنیا بگرێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمیشە ئێمە وەکو جەریانێکی سیاسی پێمان وابووە ڕووخانی کۆماری ئیسلامی قۆناغ بە قۆناغ نزیکتر دەبێتەوە هەر بەپێی ئەو ئاڵوگۆڕی کە بەسەر بزوتنەوەی کۆمەڵایەتی لە ئێراندا هاتووە شعارەکانی ڕادیکالتر بۆتەوە بۆی لەگەڵەوەی کە بەم شێوە پێشبینی نەدەکرا بەڵام زۆریش دوور لە چاوەڕوانی نەبوو ئەو وەزعەتی کە ئێستا دەیبینین لە ئاستی ئێراندا بوونی هەیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سەید. هاوڕێ سەید ئێوە ئیشارەتان کرد بەوەی کە شعارەکان گۆڕاوە ئەم ڕاکە ڕادیکالترە. بە بڕوای ئێوە ئەم ئاخێزێکە ئێستا تا هەر ئێستاکە من و ئێوە بەیەکەوە قسەکەین خەڵکی ئێران لە ناو شەقامەکاندان لە هەموو شارەکاندا جیاوازی چییە لەگەڵ ئاخێزەکانتە لە توولی 43 ساڵی ڕابرد و بۆ نمونە ئاخرین ساڵەکان ئاخێزەکان لە ساڵی 96 و 98 کە ئابانی 98 بوو چه جیاوازیەکی هەیە؟ تایبەتمەندیەک یا جیاوازیەکی کە ئەم ئاخێزەی ئەم جارە هەیەی ئەوەیە کە ئەگەر پێشتر لە کۆمەلگای ئێراندا بزوتنەوە جۆرا و جۆرەکان تا ڕادەیەک لێک جیاواز بوون بزوتنەوەی ژنان لە قۆڵێکەوە بزوتنەوەی کرێکاری لە بەشێکی دیکەداوە بزوتنەوەی شۆڕشجەرانەی کوردستان بە تایبەتمەندی خۆیەوە لە بەشێکی دیکەدا خەریکی چالاکی بوون و زیاد لە خەبات و تێکۆشانی هەڵسوڕاوانی کۆمەلگای مەدەنی ئەم بزوتنەوەیە یا بڵێن مەرگی ژینا ئەمینی بوو بە هەوێنی لێک هەڵپێکرانی ئەم خەبات و تێکۆشانانە. ئێستا هەمومان دەبینین لە ئاستی ئێراندا بە کوردستانیشەوە یەکدەنگ یەکڕیز بە دژی کۆماری ئیسلامی وەستاونەتەوە. ئەگەر پێشتر نیگەرانیەک بوو لەوەی کە بزوتنەوەی شۆڕشجەرانەی کوردستان تایبەتمەندی خۆی هەیەوە هێندێک خەڵک لێی نیگەران بوون مەسلەی تەجزیە تەڵەبی و مەسلەی نەتەوایەتی و ناسیۆنالیستی و ئەم ئەنگانەی لێدەدرا بەڵام ئێستا ئێمە دەبینین هەر ئەو دروشمانەی کە لە شارەکانی کوردستان دەدرێت لە تارانیش دەدرێت لە مەشهەدیش دەدرێت لە شێرازیش دەدرێت دەتوانم ینی دەمێ بڵێم مەرگی ژینا بوو بە هەوێنی لێک هەڵپێکرانی خەباتی کۆمەڵانی خەڵکی ئێران بە هەموو چین و توێژەکانیەوە دژی دەسەڵاتی کۆماری ئیسلامی. ئەو دروشمانەی کە ئێستا دەدرێ و بناغەکانی کۆماری ئیسلامی هێڵە سوورەکانی کۆماری ئیسلامی کردوتە نیشانە لە بزوتنەوەکانی ساڵانی پێشودا نەدەبیندرا. ئەگەر سەردەمانێک داوایان دەکرد ڕەئی منکو ئەگەر سەردەمانێک تەنیا داوای هێندێک ریفۆرمیان دەکرد ئێستا
خەڵک جیا لەوەی کە خوازیاری ئازادیە، خوازیاری بەرابەری ژن و پیاوە، خوازیاری دابینبوونی یەکسانیە لە کۆمەلگادا و لە عینی حاڵیشدا بەوە گەیشتون کە لە ژێر هێژمونی و دەسەڵاتی ئەم ڕژیمەدا دەستەبەربوونی ئەم داخوازیانە کەمێک مەحاڵە، یاننا بڵێن بەگشتی مەحاڵە. پس چیە بێت چ بکرێ؟ دەبێت خودی ئەم نیزاما بگۆڕدرێت. بۆیە ئێستا لە هەموو جەیەک ئێمە دەبینین مەرگ بەر دیکتاتۆر، مەرگ بەر خامنەیی، یا مەسەلەن منزور وایە تەقەدوساتی ئەم دەسەڵاتەیان کردوتە نیشانە، یعنی هێڵە سوورەکانیان بەزاندووە. خەڵک ئەو کەسانی کە لەسەر شەقامن پیان وایە دەبێ ئەم ڕژیمە بڕۆخێت تاوەکو بەخواستەکانیان بگەن. دیارە ئەم بزوتنەوەیە لەگەڵ ئەوەی کە بە تەواوەتی ڕێک نەخراوە، ڕاهبەریەکی مشەخەسی نییە کە ئێمە بتوانین مەسەن ئاماژەی پێ بکەین، بەڵام لەگەڵ ئەوەشدا توانیوێتی تا ئێستا بەردەوام بێت. لەگەڵ ئەوەدا کە دەڵێن شوعارەکانی ڕادیکاڵە بەشی زۆری ئەو کەسانەی کە لە خۆپیشاندانەکەدا بەشدارن گەنجانی کۆمەلگای ئێرانن، بەرەی دەیەکانی هەشتا و هەفتایی کۆمەلگای ئێرانن، ئەمانە خۆی هەمووی تایبەتمەندی دەدات بەم بزوتنەوەی کە ئێستا لە ئارادایە. وە گرنگترینەکەی ئەوەیە کە لەگەڵ بزوتنەوەی شۆڕژێرانەی کوردستان، لەگەڵ بزوتنەوەی کرێکاری، لەگەڵ بزوتنەوەی خوێندکاری، لەگەڵ بزوتنەوەی ژنان لێک هەڵپێکراوە. گرنگەکەی لەوەدایە کە لە ئاستی ئێراندا پشتیوانی لە داخوازی ژنانی کورد، لە داخوازی لە ئازادی بۆ هەموو چین و توێژەکان لە کۆمەلگا بە کوردستانیشەوە دەکرێت. جیا لەوە داخوازیەکانی ئەم بزوتنەوەیە سنوورەکانی ئێرانی تێپەڕاندووە. ئێمە هەموو دەزانین کە لە ئاستی دنیادا ناوەندە بەنێو بانگە نێودەوڵەتیەکان، کەسایەتیە بەنێو بانگە جیهانیەکان، هونەرمەندان، ینی منزومەوەی هەم بە ئاستی دنیا و ئاستی ئێرانیشدا هاتوونەتە پشت ئەم بزوتنەوەیە. ئەمانە هەموو تایبەتمەندیەکن کە لە پێشتردا نەدەبیدرا. ئەگەر لە پێشترا مەحافزەکاریەک بوو، دوورە پەرێزیەکە بوو، ئێستا هەموو ئەوانە وەلاندراون. هەموو کەسەکان بە تێڕادیەوە دێن پشتیوانی لە داخوازیەکان دەکەن، لە بزوتنەوەکاندا بەشداری دەکەن، ڕێنوێنیە دەنوە، پشتیوانی خۆیان بۆ گەنجانی سەر شەقامەکان دەردەبڕن. ئەمانە دەستکەوتایەکی کەم نین. ئەمە تایبەتمەندی ئەم بزوتنەوەی ئێستایەکە بەلای منەوە زۆر گرینگە کە دەبێت زۆر بە گرنگیەوە ئێمە چاوی لێ بکەین و لەسەر ئیدامەکاریەکەی بیر بکەینەوە، هەڵوێست بگرین کە بەڕاستی ئەم بەشەی زۆر مهمە. ئەم مەسەلەی یەکدەستبوونەی تێکەڵپێکرانی خەباتەکان، پشتیوانی جیهانی، پشتیوانی ناوخۆیی بە هەموو چین و توێژەکانەوە، بۆ بە تایبەتیش نووسەران، هونەرمەندان، ئەکتەر و فیلم سازەکان، ینی هەموو ئەو کەسانێک لە کۆمەلگادا بە شێوەیەک دەنگیان دەڕوە، خەڵک جویان لێ دەگرێ، هاتوونەتە پشتم بزوتنەوەیە. بەڵێ هاوڕێ سعید، ئێوە ئیشارەتان کرد بەوەی کە خەڵک ئیستا تر ڕەگەز و نەتەوە ئەمانە خستیە سەلاو هەمویان یەکدەنگن، خەڵکی کوردستان و ئێران، یانێ نەتەوەکانەتر ئیستا لە پاڵ یەکن و یەکدەنگن. ئەمە ئێتحاد و هاوبەستگیەکە کە لە بینی خەڵکی سەراسەری ئێران و کوردستان پێک هاتووەوە زۆر باشە. ئێمە ئەویچە زانین کە لە ماوەی دەڕۆژی ڕابردووە بە هەزاران کەس لە ئێران دەست بەسەر کراون، لاوانێکی زۆر گیانیان لە دەستاوە، لاوانێکی زۆر بریندارن و ئەم سەرکوتیچە هەر بەردەوامەوە، خەڵکیش لە ناو شەقامەکانە هەر بەردەوامن. تاوانێکی قورسی داوە تا ئێستا ئەم ئاخیزە بوو ئەوەی کە ئەم خەڵکە کە لە ناو شەقامەکانن بگەین بە ئامانجەکانیان، بگەین بە متاڵەباتیان. ئێوە پێتان وایە ئەبێ چی بکەن؟ ئاماژەت بە شتی زۆر گرنگ کرد. مەسەلەی ئیدامەکاری ینی مەسەلەیەکی حیاتیە و دەبێ گرنگی بەوە بدرێت.
ئێمە ئێستا دەزانین خۆ لە زۆربەی شارەکانی ئێران خۆپیشاندان هەیە، بەگشت ڕژیمدا چوونەوە هەیە، بەڵام تا ئێستاش نەگەیشتوتە ئاستێک کە پشتی لێ بکەیەوە بڵێ مەسەلەن فەرزکەین ئەمە بەردەوام دەبێ، ئەمە ئیتر ئێستا دەبێت ئێمە لە بیرەوە دابین کە نەتیجەی لێوەرگرین. بۆیە لەگەڵ ئەوەی کە ڕژیم زۆری پێخۆشەکە فەزایەک بێتە گۆڕێ کە ئەو دەستی بکرێتەوە بۆ سەرکوت، بۆ کوشتاری زیاتر، بۆ گرتنی خەڵکێکی زیاتر تا بتوانێت ئەم ئاخێزە سەرکوتکە. بۆیە ڕاهبەران و ئەو کەسانەی کە ئەم ئاخێزانە بەڕێوە دەبن دەبێت لە بیری ئەوەدا بن کە پیرانەکانی ڕژیم خوێندنەوە، نەکەونە داوێکەوە کە ڕژیم بۆیان دەنێتەوە هەرچی زیاتر تونند و تیژی پیشان بدرێ بەبێ ئەوەی فەرزکەین ئێمە توانی بێتمان ئێستا خۆپیشاندانێکی 100,000 نەفەری 10,000 نەفەری لانیکەم ئینتزار دەڕوان لە حاستی ئێراندا لە شارەکاندا خۆپیشاندانی ملیۆنی بکەوێتە ڕێ بۆ ئەوەی کە ئێمە دڵنیابین کە ئیتر ئەمە دەتوانین ئاڵۆگۆڕ بەسەر ئەم کۆمەلگایەدا بێنین. دەبێت نەخشەکانی ڕژیم خوێندرێتەوە لەگەڵەوەی کە تا ئێستا ئەگەر شکۆی کردووە زۆر نەیویستووە سەرکوتێکی لە دەستی دێ لەوە خوێناوی تر بکە بە خاتری هەر ئەو شتانێکە لە پشترە ئاماژەمان پێکرد پشتیوانیەکی بینەلملەلی سەرتاسەری جیهانی و لە ئاستی ئێرانیشدا هەموو ئەو کەسانەی کە خودی ڕژیم پێیوا بوو قەت نایەنە پشت جەریانێکی بەم شێوەیە بەرەنداز و دژی ڕژیم، بەڵام هەموو هەڵوێستیان گرتووە. بۆیە ئێستا دەستی ناڕوات بۆ ئەوەی کە بە تەواوەتی بێنە سەرکوتیکە. بۆیە دەبێت ڕاهبەرانی ئەم خۆپیشاندانانە ئەحزابی سیاسی بە شێوەیەک ئەم بزوتنەوەی ئاراستە بکەن، لە بیرەوەدا بن کە لە داهاتوودا ئیدامەکاری هەبێکە ئێمە دڵنیابین لە داهاتوودا دەتوانین ئێستا بەجێ ئەوەی کە ئەگەر لە شارێک فەرزکەین 100 کەس 200 کەس 500 کەس 1000 کەس کۆ دەبێتەوە سبحینێ لە بانگەوازێکداکە هەڵسوڕاوانی کۆمەلگای مەدەنی یا ئەحزابی سیاسی لە خەڵکی دەکەن بۆ خەڵکی بڵاو دەکەنەوە بەدەیان 1000 کەس بێتە پشت ئەم داخوازیە. دەبێت بزوتنەوەی کرێکاری هەڵوێستی زۆر ڕوون و ئاشکرای هەبێ بۆ پشتیوانی لەم ئاخێزە. وەختێک ئەگەر مانگرتنێکی گشتی ڕاگەیەندرا، ئەگەر خۆپیشاندانێکی سەرتاسەری ڕاگەیەندرا، ئەمانە هەموو ئامادەکرا بێتنوە بێنە سەر شەقام. دیارە ئەمەش بە چ دەکرێت؟ بەوە دەکرێت کە واقعان ئێمە پیرانەکانی ڕژیم بخوێنینەوە، نەخشەکانی بخوێنینەوە، لەکوێ دەیەوێت دەستێوەردان بکات خۆپیشاندانی ئارام و ئاشتیانەی ئەم خەڵکە لەگەڵەوەی بەقین و تووڕەیەکی کە لە دڵیاندایە دەری دەبڕن، بەڵام خۆتا ڕژیم دەستنەوەشێنێ ئەوان دەستناوەشێنن. بۆیە دەبێت لە بیری ئەوەدا بین کە فەزایەک خوڵقێنین کە بتوانین خۆپیشاندانی 100,000 کەسی 1 ملیۆنی 10,000 کەسی لە شارەکان بە پێی جەمعیەتی شارەکان بخینەڕێ. و لەگەڵ ئەوەشدا هەمومان دەزانین کە شۆڕشی ساڵی 57 چەندین مانگ تووری کێشە خۆپیشاندانەکان، بەڵام وەختێک پشتی ڕژیمی پەهلەوی یا ڕژیمی پاشایەتی شکا کە بزوتنەوەی کرێکاری هاتە مەیدان، کە مانگرتنی کرێکاری ڕوویدا و بەریان بە فرۆشی نەوت گرت و شێرەی نەوتەکانیان کە هەناردەی دەرەوە دەکرا باست. بۆیە ئێستاش ئێمە ینی دەبێت ئێمە لە فکریەوە دابین کە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا ئەم هەمبەستەگیەی کە ئێستا دەیبینین ئیدامەدار بێت، پتەوتر بێت، زیاتر بێت، و لە عینی حاڵیشدا بزوتنەوە تەسیر گوزارە کۆمەڵایەتیەکان لە پێش هەمویانەوە بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خوێندکاری و باقی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکەی کە ئێمە لە کوردستاندا دەزانین کوردستان کۆمەلگایەکی تەحەزوب یافتەیە، کۆمەلگایەکە کە 40 ساڵە خەبات و تێکۆشان و بەرەنگاربوونەوەی تێدایە، کۆمەلگایەکە کە ئێمە بزوتنەوەی شۆڕشجێرانەی کوردستان بە معنە واقعیەکەی تێدا حەی و حازرا، ئەمانە هەموو بەیەکەوە بتوانن لە داهاتوودا پایەکانی دەسەڵاتی ئەم ڕژیمە لاخکەن و لانی کەم لە کوردماوەدا بتوانن هێندێک لە داخوازیەکانی ئەم
خۆ پیشاندانانە کە خۆی لە یەکسانی ژن و پیاودا دەبینێ، خۆی لە دەست هەڵگرتن لە سەرکوتی ژناندا دەبینێ، خۆی لە کەمکردنەوەی بێکاری و هەژاری و ئەو نەهامەتیانی کە لە کۆمەلگادا هەیە دەبینێ، حەدی دانی کەم هێندێک لەو داخوازیانە مسۆگەر بکرێت کە ئەوانە هەموو ئیمکانی هەیە. کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای ئێران کە لە هەموو بارێکەوە تۆ چاوی لێ بکەی زەرفی لە باری مادی و ئەو زەرفیەتی هەیە پس دنیا مدیریەتی دەوێ، بەس دەکرێت ئەمە پاشەکشە بە ڕژێم بکرێت، ئازادیەکان فراوانتر بێ، ژنان هێندە لە ژێر گوشاردا نەبن، حقوقی کرێکاران بچێتە سەرێ و داخوازی ئازادی زیندانیانی سیاسی و ینی هەموو ئەو شتانێکی ئەمڕۆکە لە خۆپیشاندانەکاندا تەرەح دەکرێت، ئەمانە شتایەکن کە هەر لەم ڕۆدا دەکرێت بە گوشارشی کە دەیخینە سەر دەسەڵات مسۆگەر بکرێن وەرکە هەرچەند هەدەفی نهایی ڕووخاندنی ئەم دەسەڵاتەیە تاوکو کۆمەلگای ئێران بتوانێت نەفەسێکی ڕاحەت بکێشێ و بگات بە ئەهدافی ئیستراتیژیکی خۆی نهایی خۆی کە ئازادی و بەرابەری ئینسان و گەڕانەوەی شکۆیە بۆ ئینسانیەت لە کۆمەلگای ئێراندا. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێی سعید یامانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لەم بەرنامەدا. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. دەستان خۆش بێ بۆ ئەوەی کە منتان بەشداریدا لەم بەرنامەیە. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئاگادار بن کە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 2045 71 64 50 ئێوە ئەتوانن لە ڕێگەی تەلێگرامەوە وێنە و فیلمەکانی خۆتان لە ناڕەزایەتیەکان لە شارەکانی سەرتاسەری ئێرانمان بۆ بنێرن، هەروە ئەتوانن لەگەڵ ئێمە تەماس بگرن و هەروە ئەتوانن ڕاو بۆ چوونی خۆتان لەگەڵ ئێمەدا بینێرن بۆمان و کە ئێمەش ڕاو بۆ چوونی ئێوەی خۆشەویست بە گوێ بینەرانی ئازیزمان بکەین. ئەچین کلیپێکە بینین کە ئێوەی ئازیز ناردووتانە بۆمان. بەڵێ ئازیزان لەم بەشە لە بەرنامەکەماندا میوانداری هاوڕێ ڕەحیم مەلێکی ئەندامی دەرەوەی وڵات لە نۆروێژین. هاوڕێ ڕەحیمگیان سڵاو و ڕێز زۆر بەخێر بن. سڵاو و ڕێزی خۆم بۆیەوە بەڕێزان و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتدام. زۆر بەخێر بێ هاوڕێ ڕەحیم، هەڵسەنگاندنی ئێوە بۆ ئەم ئاخێزە چییە لە سەراسەری ئێران و تا ئێستاکە ئێمە پێکەوە قسەکەین خەڵک لەسەر شەقامەکانن؟ ڕێز و سڵاو مەگەی ئیجازەم بدەن ئەم جارەش وێڕای دەربڕینی هاودەردی خۆم لەگەڵ بنەماڵەی زیندەیاد مەحسا عەزیز و هەموو ئەو بنەماڵانەی کە لەم چەند ڕۆژەداوە لە داهاتووشدا عەزیزێکیان لەدەستداوە ئێبرازی هەودەردی بکەم و ڕێز و ئەحترامیان بۆ بنێرم و هەروەها ئارەزووی لەرساغی و تەندروستی بۆ بریندارەکان بکەم. وەک پرسیارتان کە لە جوابی پرسیارەکەی بەڕێزتاندا ئەگە چاوێ بخشێنینەوە بەسەر ئەم ڕووداوانە و ئەو ئاخێزانەی چەند ڕۆژی داهاتوودا و تەفاوەتیان لەگەڵ ئاخێزەکانی ڕابردوو لەو ساڵانی ڕابردوودا، ئەگەر دیارە لەو ماوەدا قسە و باز زۆر کراوە، میدیاکان زۆریان باز لەگەر کردووە، ئازیزانێکی زۆر ڕاوبۆچوونی خۆیان دەربڕیوە. بەڵام بەگە بێم کورد و بە جۆرەی بەرنامەکەی بەڕێستان لە دوو بەشدا ئەمن چاوی لێ بکەم. بەشێکی ناوخۆیی ئەوەیە کە ئەو خۆ پێشاندانە لە ڕۆژێکەوە کە دەستی پێکردووە ئەگەر لە مدەت زەماندا حسابی بکەین بە نسبەت پێشوو درێژەی هەیە، هەتا ئێستاش کە ئێمە بەیەکەوە قسە دەکەین درێژەی هەیە.
یەک لە درێژە و پێدانی ئەم خەباتە دوو پەرەسەندنی یەکگرتووی و یەکڕێزی لە کوردستانەوە هەتا دانەدانی شارەکان هەیە و لە عینی حاڵدا خواستەکانی خەڵک فەرقی هەیە لەگەڵ ئەم دەورانی پێشوو کە خواستەکانی ئەم دەورە ڕاستە دەبیستین خواستای مەقتەعی یا خواستای سنفی ئەوانە زۆرتر شعاری ڕووخانی جمهوری ئیسلامی تحتی شعاع قرار گرتووە. نسلی دەهەی شەستێکان دەهەی نەوەدەکان هاتوون پەیام دەنێرن کە ئیتر ئێمە هیچمان نییە لە دەستی بدەین، ئێمە ئیتر لازم ناکا بگەڕێنەوە گەڕانەوەمان بە معنای سەرکوت و زەخت و زۆرێکی زیاترە لەم ڕژیمە. ئەمانە بە بڕوای من جیاوازیهای ئەو دەورە نیشان دەدا و ئەمە هەر لە ئیدامەی خۆیدا دیارە ئیدامەدارتر و خەڵکانیش لە نێوەوە بە جۆرەی ئیمکاناتێکە بۆیان هەڵدەکەوێت درێژەی پێدەن و لە هەسەرەوەی هەموو ئەوانەوە دەور و نەخشی گەنجان و دەور و نەخشی ژنان ئەلەم ئاخێزەی ئێستادا زۆر بەرچاوە، ناکرێت بەرچاوی نەگرین و لە عینی حاڵیشدا پەیوەندی قایل نەفسانەوەی ئەو ئاخێزە هەتا ئێستا کە ئەوە لە حوتوی ڕابردووە دەستی پێکردوێتر نەپساوەتەوە درێژەی دەبێت. ئەمە ئەوە نیشانەیەکی تا بە ئێستا دیاریە کە زۆر فەرقی هەیە لەگەڵ ئاخێزەکانی کە خاستەکان زۆرتر ڕوو بە خودی حکوومەتە حکوومەتی هەدەف گرتووە کە دەبێت بڕوخێ. لە پاڵ ئەوەشدا هاوڕێ عەزیز شتێکە بن لە دەرەوەی وڵات دیارە بەڕێزیشتان حتمما ئاگادارن و لە من زیاترتلان شتێکە ئەم دەورە نیشانی دەدا ئەو حەجمە لە پشتیوانی غەیری چاوەڕوان نەکراو کە لەم دەورەدا هەیە لە دەرەوەی وڵاتە کە توانیویە بە بڕوایم کەم وڵاتەیە لە مەجلیسیەوە بیگرە هەتا دەگاتە کەسانی بەنێوبانگیان، هەتا دەگاتە هونەر پیشەیان، هەتا دەگاتە کار بەدەستیان وەزیر و وەزرا و ئەوانەی نەهاژان دەبێ و کەوتونەتە پشتیوانی لەو ئاخێزە. و بۆ نمونە مەسەلەن شتێکە دەرزکەم لەسەر تیتری ڕۆژنامەکانی فەرانسەدا سەفحەی ئەوەڵی ئەکسێکی لەو ئاخێزانە دانابوو، دیارە بە زمانی ئینگلیسی فەرانسەوی بڵاو کرابەوە، بەڵام شعاری ژن ژیان ئازادی لەسەر نووسرا بوو. ئەم شعاری ژن ژیان ئازادیە بووەتە شعارێکی گشتی یعنی جیهانی. دا ئەوەت ئەرز دەکەم کە ئەو جیاوازیە ئەم دەفعە بووەتە فەرائێرانی و من بەپێی ئیتلاعات و ئەخبارەکان تەواوی وڵاتی گرتوێتەوە. مەسەن لە وڵاتی نۆڕۆژ تا ئێستا چەندین ئاخێز کراوە، شەمبەی ڕابردوو ئاخێزێک کرا کە لە پشتیوانی ئەحزابی سیاسی چەپ و سوسیالیست و هەموو ئەوانەی نۆڕۆژ و هەتا کەسایەتی هایە کە خۆیان لە مەجلیسدان نمایندەی مەجلیسن هاتبوون لەوێ لەگەڵ ئەو خۆپێشاندانە شوواریان دەدا و شتێکە لەو خۆپێشاندانەدا سرنجی منی ڕاکێشە مجموعەیەکی زۆر لە گەنجان کچان و کوڕانی نۆڕۆژی ژنانی نۆڕۆژی هاتبوونە نێو ئاخێزەکەەوە و ئەو شعارانی ژن ژیان ئازادی بژی کوردستان بژی خەڵک چەند شعارێک کرد لە حەدی خۆیاندا بەلامەوە جالب بوو بە زمانی فارسی و کوردی فێری ببوون لەگەڵ شواردەرەکان تکراریان دەکردەوە. جا بۆیە ئەم جیاوازیانە جیاوازی هایەکن کە زۆر فەرقی هەیە لەگەڵ ئاخێزەکانی ڕابردوو. یەکیان درێژەی ئەو خۆپێشاندانەیە پەرەسەندنێتی و یەکگرتووی نێوان خەڵکی کوردستان و باقی شارەکانی ئێران و لە عینی حاڵدا جیهانە دوێنێشە و ڕەنگە تا ئێستا زیادی کرد بێ. مەسەن بە پێی یەکێ لە ئامارەکان دەیدەن هەشتەکی مەحسا بووەتە 800 ملیۆن، یعنی تا ئێستا پشتیوانی لەو ئاخێزە و لەو شتە ئەو 100 ملیۆنی ڕەت کرد. بەڵێ من ئەوەی کە ئەرزم کردن 800 ملیۆن هینی دوێنێشەو بووە. تەبعەن هەتا ئێستا یەکجار زۆری کردو. من داوای لێبردن دەکەمەوە هی ئێستانیە هی دۆشەوە چون تازایی بەڕاستی پۆشە بەڵێ. دوای ئەوە ئەو ئاخێزە لە درێژەی خۆیدا ئیدامەی بێ پێویستە پشتیوانی دانیشتجویان، خوێندکاران، بازاڕیان، کرێکاران و هەموو قشر و تۆژی نێو جامعە بەخۆیەوە بگرێ دیارە بەخوەتر دەبێ و ئەوەی کە لە ماوەی ئەو زیاتر لە حوتۆدا ئەوەی کە بۆیان کراوە دەیکەن و لەگەڵ ڕێز احترامە کە ئێمە دوزوی دەهەی
پەنجایەکانمان پێڵێن کە ئەو وەخت انقلابی 57 نەکرا دیارە انقلابی ئەو وەختی بە شێوەیەک و دووشەو نەکرا وردە دەستی پێکرد لە گۆشە و کەنارێکە و پەرەی سندوانە و ئەو پشتیوانیانە دەتوانێت ئەو ئاخێزار وا قورس و قایم ڕابگرێ و ویستەکە جیاواز لە داخوازیهای سنفی و داخوازیهای ڕۆژ بەڵام خاڵی سەرەکی ئەم داخوازانە ئێستا ڕێک حکوومەتی گرتوۆتە بەر و بەڕاستیش حکوومەتی هێناوەتە لەرژین چون هەر ئەوە لە نێو ئێرانەوە کە ئەوە دەکەن وەختێ من مقایسەی ناوەوە و دەرەوە دەکەم ڕەنگە ئەگە ئێغراقم نەکرێت بە هەمان میزان کە لە ناوە خەریکن لە دەرەوەش ئەو پشتیوانێ زۆر زیاترە لەوە بەرچاوە و ئەوە بۆ خۆی ڕژیمی زۆر تۆقاندووە ئەوەی کە ئەو وەزیەتێکێ لە ناوەوە دیاراوانەی کە بەشدارن لە خۆپێشاندان و ئاخێزەکاندا بەرەو ئەوە دەڕوا مەسەڵەن شتایەکم دیکە لە گروپایەک دایدنێن بۆ شناسایی سەرکوتگەرانە بۆ شناساییەوانەی کە بۆ جاسوسی دێنە نێو خەڵکەوە ئەلامەتایەکیان لێ دیون کە ئەمە مڕەتە بڵاو دەبێتەوەگە کەسی ئاواتاندی مەشکوک بن و ئەمانە مەسلەی زیندانیانی سیاسی کە لێرە باسکرا بەڕاستی ڕاستەیەکێ لەو خاڵانەیە کە لە خۆپێشاندانەکاندا دەبێت بەرچاو بگیرە بەڵام بە عام ئەم ئاخێزە ئەو وەک ئەرزم کردی لە ناوەوە ئەوەی کە درێژەی هەیە پەرەی سندووە تا ئێستا و یەکگرتووە و زۆرتریش بەرەو یەکگرتووی دەڕوە و ئەو حەزمە لە پشتیوانی لە دەرەوەی وڵات کە کەم مەزلسەیە لە وڵاتانی دەرەوە ئەم ئاخێزە نەی شڵەژان بێتن پشتیوانی لێ نەکەن و ئێستاش لە وڵاتی نۆڕۆژ کە من لە خزمەتاندام هەر بۆ شەمبەی ئەو شەمبەی کە لە پێشمانە خۆپێشاندان بەڕێوە دەچێەوە لەو بڕواایەدام زۆر گەورە دەبێت و بۆ ڕۆژی یەکشەمبە ئەو سازمانێکی ئەمنستی پێڵێن نۆڕۆژیە ئەویش بۆ خۆی ئەلامی هاوپشتی کردووە و خۆپێشاندان دەکات ئەنی ڕۆژ بە ڕۆژیش لە دەرەوەی وڵات ئەم پشتیوانیە قرس و قایمتر و زۆرتر دەبێت کە دەتوانێت بێتە دڵگەرمیەکی زۆر بۆ خەڵکانی شۆڕەژێر لە کوردستان و هەروە لە ئێران و ئەم دەورە ئەم ئاخێزە بەڕاستیەوەی کە من دەیبینن زیاتر لە هەر مەقتەعێک شۆڕەژێری خەباتی خەڵک لە کوردستان و لە ئێران دژ بە حکوومەت بوونیان خواستەکانیان و ئەو ڕژیمە لەگەڵ خەڵک چۆن دەزوڵێتەوە ئەم دەورە لە هەموو دەورەیە زۆرتر ئینعکاسی پیدا کردووە و دەورەیەکی بێسابقە بووە ئەوە دەتوانێت یەکێ لەو نقاتی مثبەتی ئەم دەورە لەم ئاخێزە بێ. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ڕەحیم ئێشارەیەکی کورتان کرد بە نەخشی ژنان کە زۆر پۆڕەنگە ئێمە لە زۆر کەسە ئەبیسین کە ژن شۆڕەشی داهات و شۆڕشکی ژنانێ ئێوە چۆن چاو لەم شۆڕەشە ئەکەن کە ژنان ئاوا لە سەفی ئەوەڵن وە ئەوەی کە هەڵسەنگاندنتان چییە کە ئێژن شۆڕشی داهات و شۆڕشی ژنانە بۆچی وایە ژن؟ هاوڕێ عەزیز ئەگە چاو لێ بکەین بە درێژەی حاکمیەتی جمهوری ئیسلامی ژنان وەختە چاو لێەکەین دیارە جمهوری ئیسلامی ستەمەکەی تەنیا بۆ پیا و بۆ جەوان بۆ خەڵک نەبووە وەختێ چاو لێ دەکەین ژنان بەشێکن لەو کۆمەلگایە کە دەتوانن بڵم زیاترین زەخت و زۆریان لەسەر بۆ هیچ مافێکیان بۆ نەکراوە ژنان ینی ڕەنگە لەوێ لە باز ئیدارەیەک بە مەقنعەوە یا و کاریان کرد بەڵام لە باری حقوقەکەی کە تۆ چاوی لێ دەکەی حسابیان بۆ نەکردووە ینی سەختترین فشاری ئەو چەند ساڵی جمهوری ئیسلامی و ئەو حاکمیەتە بۆ سەر ژنان بووە وەیتر چ نەماوە بەسەر ئەسەنجنێ ئەمەش لە واقعدا ئەو ژنانە کە دەیانەوێت نیشانی بدەن کە ئێمە هەین بە نظری من بژێ خۆیەتی و ئەوەشی کە دەڵێن دەبێتە شۆڕەشی ژنان بەڕاستی وشەیەکی جوانە و هەرواش دەبێت ژنانن کە هەتا لە ناو و لە دەرەوەش هەر لەو ئاخێزەی ڕۆژی شەمبەی ڕابردوو کە من ئاگادار بووم لە نۆڕەشکرا دەتوانم بێ ئێغرا بڵم ئەگە لە 2 سووەمی زیاتر ژنان نەبوو بێتن کەمتر نەبوون و ئەو فشارە زیادە لە حەدەی کە بەسەر ژنانەوە بووە و بە بەشداری خۆشیان لەم شۆڕشەدا و لەو ئاخێزەدا
نیشانی دەدەن و مطمئنەن بێ بەشداری ئەوان ئەم شۆڕشە ناتوانێت ئەو ڕنگ و بووی کە تا ئێستا گرتوویە بەخۆی بگرێ و ناتوانێت ئیدامەی هەبێ و دەور و نەخشی ژنان جێ خۆیەتی کە ئەو نێوەی لێبوونرێکە دەبێتە شۆڕشی ژنان و هەر بەو دەلیلانەی کە ئەرزم کردی واقعانەکە زۆر سادە چاوی لێ بکەین لە وڵاتی ئێران ژن هیچ حسابێکیان بۆ نەکردووە بە ئشتیا خۆیان هەتا دمکوتیان کردوون تۆ ئەگە کورد نامەوێ وەختی بەرنامەکەتان زۆر بگرم لەو حرەکەتانەی کە نسبەت بە ژنان کراوە لەسەر بڕینیانە لە زیندانیاندا لە فرۆشتنیاندا لە هەموو ئەوانەدا ژن هیچ مافێکیان بۆ دیاری نەکردەوە ئەو فشارێکە بەسەرەوانەوە بووەتە ئەم خڕۆشەی کە ئەمڕۆ پڕیشکی ئاورەکەی دەچێتە حوشەی ماڵی خامنەیەوە ئاوری تێبەردەدا بەڕاستی و تۆقیون لەوە و زۆر زۆر بۆ من جێی شانازێەوە زۆر خۆشحاڵم کە دەور و نەخشی ژنان ئاوا لەم شۆڕشەدا دەدینم وە لازمە پشتیوانی لێ بکرێەوە بە یەقینیش نازان چەندە بڵام ئەم شۆڕشە هەرە و واژەیە کە بەڕێستان نیشارەتان پێکرێرەوە بخۆی دەگرێت پڕ بە قاڵبێتی لە خزمەتتان دامەگە پرسیارێکەکەتان بێت زۆر زۆر سپاس کاتمان زۆر کەمە میوانێکی ترمان هەیە لە ئستدیۆ با زۆر ماتڵی نەکەین سپاس کاک ڕەحیمی مەلێکی ئەندامی دەرەوەی وڵات لە نۆروێژ کە داوەتی ئێمەت بۆ ئەم بەرنامە قبول کرد زۆر سپاس بۆ بەشداریتان سپاس و ڕێز بۆ ئێوەش و هیوادارم هەمیشە ساغ و سڵامەت و تەندروست و جێ خۆیەتی بەڕاستی دەستمەریزاتان پێ بڵم بۆ زەحەماتی شەو و ڕۆژی کە ئێوە بەو هەموو بە هەمووتانەوە ئەو تەلەڤیزیۆنەتان ڕاگرتەوە دەبنە ئینعکاسی دەنگی ئەو خەڵک و ئەو ئاخێزە سپاس بۆ ئەو کاتێکە ڕەخسانتان زۆر سپاس بۆ بەشداریتان بەڵێ بینەرانی خۆشەویست هەر ئێستا کە ئێمە پێکەوەین لە شارەکانی چابەهار کرماشان ئاریاشار شیراز سنە تاران خەڵکە ڕێژانە سەسەر شەقامەکان و بە درۆژمایەکی جۆراجۆر لەوانە ژن ژیان ئازادی دەنگی خۆیان بەرز کردووەسە بەڵێ هەروواکە پێشتری جوتم ئێوە بەو ژمارە تەلەفۆنەکە لە ژێر شاشەی تەلەڤیزیۆنەکانتان هەیە ئەتوانن لە ڕێگەی تەلێگرامەوە وێنەوە ویددیۆکانی خۆتان بۆ ئێمە بنێرن تا بڵاوی بکەینەوە لە گەڵ هاوڕێ زاکرۆز ئەدەریاری نوێنەری دیپلۆماسی پژاک لە سوێدین زۆر زۆر بەخێر بێن هاوڕێ زاکرۆز زۆر خۆشحاڵین کە لە بەرنامە ئێمەدا بەشداریەکەی زۆر سپاس بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانی خۆشەویستتان بەخێر بێ هاوڕێ زاکرۆز هەروواکە ئاگادارن لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا خەڵکی ئێران لە سەرتاسەری ئێران و کوردستان هاتنە سەر شەقامەکان و بە درۆژمایەکی جۆراجۆر داوای مافەڕەواکانی خۆیانەکەن و داوای نەمانی کۆماری ئیسلامیەکەن هەڵسەنگاندنی ئێوە لەسەر ئەم ئاخیزە چۆنە؟ یانێ ئێمەش هەم وەکو پەجاک هەم وەکو تاکی خۆم باش دەزانین کە ئەو خۆپیشاندانە خۆپیشاندارێنی یەکەمی و خەڵکی کورد و خەڵکی ئێران نییە بۆ نەمانی ئەو ڕژیمە دەتوانم هەروە بڵم کە لە یەکەمین ڕۆژەکانی دامەزراندن و هاتنەسەرکانی ئەو ڕژیمەوە هەتا ئێستا چی لە ڕۆژهەڵاتی کوردستان و چی بەگشتی لە پانتای ئێراندا خەڵک خۆپیشاندانی و ناڕزایەتی وایە نیش پیشان داوە کە ئەو ڕژیمیان ناوێت ڕاستە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئەو هەرێمانێک ئێمە لێەوە هاتوین تۆختر بوو هە لە سەرەتاونەیەکی گەورە گوتراوە بۆ حکوومەتە بەڵام یەواش ئەو بەرخۆدانێکی گەلی کورد کردوویەتی لە شار و شارۆچ جیاوازەکان لە گوندەکان لە هەرێمە جیاوازەکان بڵاوی جوگرافیای ئێرانیش بووە و ئێستای بینین کە ئەو دروشمانێک ئێمەی کورد بە ساڵانە دێڵینەوە بە شقامەکانی تاران و مەشهەد و تەورێز و ئەسفەهان هەموو شارەکانی دیکەش دەگوترێتەوە ئەو شتێک کە ئێمە ڕۆژی یەکەم دوای نەمانی کۆماری ئیسلامی دەمانگوت ئێستا ئەوانیش بەو قەناعەتە گەیشتون ئێستا بەناوبانگەکانیان نووسەرەکانیان میدیاکارەکانیان سلبریتەکانیان ئەو شتانەی کە ئێمە بە ساڵانە گوتومانە دەیڵێنەوە و دەڵێن کە هەڵەیان کردووە یەکەمین ڕۆژ ئەوان دژی ئێمە بوون یا لەگەڵ لە پەنای ئێمەوە نەبوون لە پشت پەنای ئێمە نەبوون بۆ پەرایگاری ئەو ڕێژیمە ئەو شتێک ئەمڕۆ دەیبینین بە دڵنیای و پەنگ خواردنەوەی زیاتر لە 40 ساڵ داپۆساندن و سەرکوتکردنی گەلانە لە ئێران بە تایبەتی و گەلە بندەستەکانی وەک گەلی کورد و ئازەری و عەرەب و بەلوچ و گەلانی دیکە لەو دروشمانەدا گەلان بۆ پشتیوانی لە یەکتر دەیدەن چاوای کە لە تەورێز بۆ کوردایان چاوای کە لە بەلوچستان بۆ گەلی کورد دەیدەن ئەوەی کە ئەو سەرکوتە بەرفراوان و چەند لایەن و چەند ئاست و قڕێژێک لەلایەن کۆماری ئیسلامی و بەرامبەر بە ژنان کراوە هەروەکە دەبینین ژنان پێشەنگی ئەم خۆپیشاندانن دروشمی ژن ژیان ئازادی هەموو شار و شارەکەەکانی تەنیوەتەوە و
ئێمە دەزانین کە 40 ساڵە زیاتر لە 40 ساڵە ژنان سەنگەری پێشەوەی بەرهەمگاردین لەگەڵ کۆماری ئیسلامیدا ئەو زڵ مستەمێکە لە ژنان چووە لە ئێراندا لە کچان چووە لە ئێراندا لە گەنجان چووە لە ئێراندا زڵ مستەمێکی بێوێنەیە لەوانەیە مێژوو لە هەموو وەیکی مرۆڤایەتیدا قۆناغێکی ئاوا تاریک قۆناغێکی ئاوا دواکەوتوانە بۆ پاشوەڕە و بەرامبەر بە ژن کەم نمونەی هەبووێت و دەبینین ژنانی ئێران بە پێشنگایەتی ژنانی کورد چۆن توانیان بەرهەڵسکاری ئەو سیستمە پیس و نێگریس و نەخوازراوەکە. بەڵێ هاوڕێ زاکرۆس لە سەرەتاوە خەڵکی کوردستان بە کۆماری ئیسلامی نەیان وتووە و تا ئێستش لە بەرامبەری ئاوێ ساون لە توولی 43 ساڵی ڕابردووە بۆ بەهانەیە گەڕیاون کە پێبێژن تۆ جێگەت لە کوردستانان نییە. فەرقی ئەم ئاخێزە کە ئێستا ئاخێزگاکەی لە کوردستان بووتەک مابەقی ئاخێزەکان ترکە لە کوردستان و ئێرانیش بوو چییە بە بڕوای ئێوە؟ یعنی بە قۆناغی یەکەم بە دڵنیایەوە جیاوازیکی زۆر هەیە لە چاو پێشتر لە چاو سەرهەڵدانەکان و ئەو بەشەریە ئەو قۆناغانەی شۆڕشی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ئەم جارە لە چاو جارەکانی پێشووتر ئەم جارە خەڵکی پارچەکانی دیکەی ئێران بەشەکانی دیکەی ئێران لە پشت داخوازیەکانی گەلی کوردەوەن یا پێشنگایەتی گەلی کورد و ژنانی کوردیان قبول کردو ڕاست ئێمە ئەوەندە ساڵە 43 ساڵە دەڵێن نا 43 ساڵە بەرەنگاری دەکەینەوە 43 ساڵە ژنان ئێمە بەتالیۆنی سەربازی و بەتالیۆن جمهوری ئیسلامی ئێرانی خۆیان هەبووە ئێمە یەکەمین گروپ و تاقمی بەرهەڵستکاری ژنانمان هەبوو لە ڕۆژهەڵاتی کوردستان و دیارە کە ژنانی ئێمە لە چ ئاستێکا ژنانی کۆمونیستی کورد ژنانی چاپ فەمەنیست و ژنانی پێشکەوتنخواز و ئاوەنگاردی کورد توانیانە چەڕەوتێکی پێشکەوتوخوازانە بەو هەمووی کانەکەم و دەرفەتەکەم و بەو هەموو سەرکوت و داپلۆسانە زۆرەی کە لە کوردستاندا هەبووە بەڕێوە ببن. بەڵام لە ئەمڕۆدا دەبینین کە ژنانی شارەکانی دیکە ژنانی پارچەکانی دیکە و بەگشتی خەڵک و گەلانی دیکەی جوغرافیای ئێران گەیشتون بۆ قەناعەتەی کە ئەم جارە ئەو شتێکی ئێمە دەمانگوت ڕاستە و بەتەنیانی زۆر بێ قۆناغەکان ئێمە زۆر بەتەنیا بووین جاروە هەبوو لە کوردستان شۆڕشێک دەکرا سەرهەڵدانێک دەکرا لە 3 شار 4 شار 5 شاری کوردستان دەکرا شارەکانی دیکە بێدەنگ بوون سەیری ئێمەیان دەکرد کە چۆن سەرکوت دەکرین بەڵام ئەم جارە دروشمەکان گۆڕدراوە دروشمەکان پاڵپشتیە بۆ ئێمە لە تەبرێز دەڵێن گەلی تورک وشیارە پشتیوانی گەلی کوردە لە بەلوچستان هەروەها ئەو شتە دەڵێن گەلی بەلوچ دەڵێن خوێنمان پێکەوە گرێدراوە ئەمە نیشان ئەدا کە دوو شت لە جوغرافیا ئێراندا گۆڕاوە یەک تێڕوانین سەبارەت بە ژنان کۆماری ئیسلامی ئێران تێڕوانینی گەلانی ئێرانی بەگشتی بەرامبەر بە ژنان قۆناغێکی لەوانەیە بڵێم سەدان ساڵە بۆ دوا گواستەوە خەڵکی ئێران گەیشتون بۆ قەناعەتە و ئەمە پێشنگایەتی ژنانی کورد و بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد و بەگشتی کە توانی ئەمە بە گەلانی ئێران بسەلمێنێت دوو دۆستایەتی و ئەو شتێک ئێمە پێ دەڵین پێکەوە ژیانی گەلان لە ئێراندا هەموو کات لەلایەن دەوڵەتە حاکمەکانە و لەو سیاسەتی پەرچکە و زاڵ بە گەلانیان پەرچ کردووە و زاڵ بوون بەسەرماندا بەڵام دەبینین گەلان لە ئێستادا گەلی عەرەب گەلی بەلوچ گەلی تورک گەلی کورد دەیانەوە پێکەوە ژیان کەن پێکەوە ژیانێکی ئینسانانە وەکەوەی کە هەموو دنیاە وەکەوەی لە مێجوو ئێمەدا پێشتر هەبوو لە زۆربەی شارەکان ئێمە پێکەوە ژیانی لە زۆربەی ئەو جوگرافیایی کە ئێمە پێ دەڵین کوردستان یا پێ دەڵین عەرەبستان یا پێ دەڵین تەبریز ئێمە ژیانێکی هاوبەشمان هەبووە بەڵام سیستمی نوێ ئەوەی کە ئێمە پێ دەڵین دەوڵەتنەکەوەی ئێرانی بەتایبەت لە 100 ساڵی ڕابردوودا لە سەردەمی پەهلەوی و لە سەردەمی خۆمەینیدا یا لە سەردەمی ئیسلامیدا هەردوو قۆناغەکە ویستویانە گەل پەرچ بکەن و زاڵ بن و بەتایبەتی گەل نەخوێنەوار و پاشەڕۆ بێڵنەوە و هێڵی ئەم سەرکوتکردنە ژنان بوون جوانان بوون و ئەمڕۆ خۆشبەختانە ئەو شتێکی ئێمە دەمێکە دەرکمان پێ کردووە دەمێکە پێگەیشتن وەکو گەلی کورد وەکو بزوتنەوەی جیاواز بزوتنەوەی گەلی ئازادی ڕزگاری گەلی کوردستان و پارتی لایەنە جیاوازەکانی گەلی کورد دەمێک ئێمە پێگەیشتوین گەلانی دیکەی ئێران شار و شارشکە جیاوازەکانی دیکەی ئێران پێگەیشتون و ئەمە یانێ هەوێنێکە ئەمە مردەی دوا ڕۆژێکی خۆشەکە دەتوانێت ئێرانێک بەو شێوەی جوگرافیایی ئێستا یا بە هەر شێوەیەکی جوگرافیایی پارچەکراوی یا بە هەر شێوازێکی دیکەی ڕێوەبەری کە لەو جوگرافیاییدا بێتە سەرکارەوە گەلان هیوای دیموکراتیک بوون پێکەوە ژیان و هیوای ژیانێکی نوێ و مدرن دەخوازن و پێم وابێ ئەوە جیاوازی ئەم جارەیە و بەدڵنیایەوە ئێمە گەلی کورد پێشەنگی ئەو ڕاوتین. بەڵێ هاوڕێ زاکرۆس زۆر سپاس هاوڕێ زاکرۆس بە بڕوای ئێوە ئەرکی سەرشانی هەموو چالاکانی مافی مرۆڤ هەموو ئەو کەسانە کە دڵیان بۆ ئازادی و بەرابەری لێدا لە دەرەوەی ئێوە ئێستادا لە دەرەوەی ئێراندان چییە بۆ ئەوەی کە بتوانن
دەنگێک بن لەسەر دەنگی خەڵکی ئێرانەوە بتوانن خەڵکی ئێران هەرچەند کەم بەڵام بە ئامانجەکەی نزیکەنەوە یارمەتیدەری خەڵکی ئێران بن بە نوعیک یانێ وەکو گەلی کورد لە دەرە وەکو دیاسپۆرای کوردی من لە پارتی ژیانی ئازادی کوردستان بەرپرسیاری دیپلۆماسیم هەیە لە پەیوەندیەکانی ئەو پارتەدام لەگەڵ گەلانی دیکەی نێشتەجێ بۆ نمونە لە سوید و ئوروپا بەگشتی ئەپارت ڕێکخستنی لاواز ئەو لایەنێنەی حکومی و فەرمی و دەوڵەتی کە هەیە بۆ نمونە پەرلەمانەکانە یا پارتەکان یا دەسەڵاتی و دەوڵەتانەیە یا لەگەڵ کۆمەلگای سیڤیل و ڕێکخراوە حکومیەکانە ئەنجیۆکانە یا گەلانی دیکەی وەکو ئێمە پەنابەر لە ئوروپادا لە چاو هەموو قۆناغەکانی پێشووتر ویستی پەیوەندیکردن بە گەلی کوردەوە گەلی کوردی ڕۆژهەڵاتی کوردستانەوە زۆر لە ئاستێکی بەرزگایە هەموو پارتەکان هەموو ڕێکخراوەکان هەموو ناوەندەکان ئەیانەوێ بێمەوە پەیوەندی بکەن هەموو ڕۆژ ئیمەیلمان بۆ داوای ئینتەرویو و چاوپێکەوتنمان بۆ داوامان لێ دەکەن دۆسییان بۆ بگەین لەسەر ئەم ڕەوشە یانێ ئێمە وەکو خۆمان دەڵێ وەکو پارتی ژیانی ئازادی کوردستان و دڵنیام هەندێک لە هاوڵانی دیکەشمان هاوڕێیانی دیکەشمان لە پارتەکانی چون ئێمە کۆنتاکتێکی باشمان بۆ نمونە لەگەڵ کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران و هەندی لایەنی دیکەش هەیە ئەوانیش بە هەمان شێوە لە شێوازێکی دیپلۆماتیکی شروپڕ داین بۆ ئەوەی کە بتوانین دەنگی گەلەکەی خۆمان وەکو گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو گەلانی ئێران گەلانی بندەست لە ئێراندا بگەینە ناوەندە جیهانیەکان بۆ کە بکرێت زەخت و گوشارێک بخێتە سەر ئێران بۆ کە پاشەکشێک بە هێزە سەرکوتکەرەکانی هێز ڕندن کوشندەکانی بکە لە کوردستان و لە هەموو شار و شارچەکان لەسەر خەڵک لە سەر خەڵکی بێتاوان ئەو پێشکاریانی مافی مرۆڤ کە دێکە ئەو و ئامد ڕندانەی کە دیکە ڕاوەستێنە یا لانی کەمی بکاتەوە بەو شێوازنای ئینسانی کە بۆ نمونە بە گولەی ساچمەی بە گولەی شەڕکەر بە گازی فرمێسکڕێژ بە هەموو شێوازی تێرەشی سەر خەڵک دەکە بە هەموو شێوازێک خەڵک دەکوژە ڕاستەوە خۆتەقەیان لێ دەکات تیری خەلاسیان لێ دەدا وێنەکان هەیە فیلمەکان هەیە دوکیومنتەکان هەیە کە نیشان دەدا ئێمە هەوڵماندا و لە ئاستێکی بەرفراواندا بیان گوازینەوە بۆ ئاستێکی نێونەتەوەی کە بتوانین لە ئاستێکی نێونەتەوەیدا گوشارێک بۆ سەر ئێران پێک بینین و ئەمەشمان لە دوو سێ قۆڵەوە کردو یەک بەڕێوەبەرنی ڕێ پێوان و خۆپیشاندانی گەورە و جەماوەری لە هەموو ناوەندەکانی شاری شارەکانی ئوروپایی کە بۆ نمونەی وەکو پەژار بڕیارمانداوە ڕۆژی شەممە زیاتر لە 15 ناوەندی پایتەختی ئوروپایی ڕێپێوانی گەورە بەڕێوە ببین و نردنی دۆسیە و دکیومنت وەمانە بۆ ناوەندەکانی کە توانای بڕیاردانیان هەیە توانای گوشار و زەختیان هەیە لەسەر ئێران یا بۆ ناوەندەکانی کە بتوانن نەتەوە یەک بۆکاندا لە ئەمنسیتی ئینتەرنەشناڵدا لەو ناوەی شوێنانەی داوت سازی و ڕێکخراوە جیهانیانە کاریگەریان هەیە لەسەر دۆزەکە لە دەسەر دۆزی مافی مرۆڤ بە تایبەتی لە ئێراندا و هەوڵیشمانداوە بۆ نردنی ئەو دوکیومنتانە ئەو دۆسیانە و فایل و ئەو گزارشە پەیوەندیدارانە بۆ نمونە بۆ دەوڵەتەکان یا بۆ بەچی کاری دەرەوەی دەوڵەتەکان کە مێزی تایبەتیان هەیە بە ئێران یا بە کوردستان بۆیان دەنێرین بۆ کە بتوانین هەم ڕای بگەینین بەوان کە چه کوشتارێک و چه زەخت و زوڵم و زۆرێک هەیە لە ئێران و هەم بۆی کە بتوانن ببین بە پاڵپشتێک و دەنگی خەڵکی خۆمانی لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەگشتی لە ئێراندا بگوازینەوە بۆ ئەو ناوەندانە و تا ئێستەش پێم وابێ سەرکەوتوو بووین و بە تایبەتی چەقامی ئوروپا و بە تایبەتی گەل لە ئوروپادا بەڕاستی بە هاواری گەلی کورد و ئێرانیەوە دێن خۆیان بەرامبەر بە مشتەقاون بەرپرسیار دەبینن هەرچەندە هەندی وڵاتە ئاستی دەوڵەتەکان جیاوازە هەندێک دەوڵەتەکان بەهۆی ئەو پەیوەندیە ئابوووریانە و کە لەگەڵ حکوومەتی ئێراندا هەیەە زۆر خۆیان نایەنە پێشی یا نایەنەوێت لە بابەتەکە نزیک ببنەوە بەڵام هەندێک دەوڵەتیش هەبوون خراپ نەبوون دەوڵەتانی ئوروپایی هەرچەند لەوانەیە هەموومان باش بزانین کە پەیوەندی ئابووریەکانیان هەمیشە یا بەرژەوەندی ئابووری خۆیان هەمیشە لە پێشی هەموو شتێکەوە بووە بەڵام لایەنی باش و لایەنی ئینسانی و کۆمەلگای مەدەنی ئەم وڵاتانە کۆمەلگایکی زۆر زیندوو و هۆشیارە و دەکرێت لە ڕێ ئەوانەوە ئێمە گوشار بۆ حکوومەتەکانیان بێنین و لە ڕێ حکوومەتەکانیانە گوشار بخەینە سەر کۆماری ئیسلامی بۆ کە لەم قۆناغەدا لانی کەم ئەو زوڵم و کوشت و کوشتارەی کە بەڕێوەی دەبا ڕابگرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ زاکرۆس ئەدەریاری نوێنەری دیپلۆماسی پژاک لە سوێد زۆر سپاس کە داواتی ئێمەت بۆ ئەم بەرنامە قبول کرد. سپاس پێوەش. سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست هەروواکە ئاگادارکراون لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 2045 71 64 50 لە ڕێگەی تەلێگرام و ئەتوانن وێنەوە ڤیدیۆکانی خۆتان بۆمانی بنێرن تا لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بڵاویکەینەوە. ئاخرین وێنۆ ڤیدیۆکانتان ببینین
جارێکی ترتینەوە بۆلاتان ماڵاوە. سرگردانی دستم و اشکی گریانیم رو کاسو سرگردانی دستم و اشکی گریانیم هرچند به آزار تدریم سر بده و بوم نفسی و سر بده و بوم نفسی نظامی چوساکن خموناڵی داماوەکان جان نظامی چوساکن خموناڵی داماوەکان سەرچاوەی هۆش و ئەستێمە خواست و هیوای مەبەستمە خواست و هیوای مەبەستمە درێژی ژین من ئاما